یاریەکانی خولی تۆپی دەستی کوردستان بەردەوامی هەیە و لە کۆمەڵی هەولێر یاریەکانی جەولەی چوارەم بەڕێوە چوو لە هۆڵیانی هەولێر. لە یاری یەکەم تۆپی دەستی سۆران و مەخموور دەوا بە یەکگەیشتبان، بەڵام یارزانانی مەخموور ئامادەی یاریەکە نەبوون. ڕەنگە ئەمەش بەهۆی ئەنجامە خراپەکانی یانەکە بێت کە تەواو یاریەکانی دۆڕاندووە. هەر بۆیە یاریەکە بە ئەنجامی 15 گۆڵی بێوەڵام بە سوودی سۆران تەواو کراو، بۆ خاوەنی یەکەم سەرکەوتن و بە 3 خاڵ چووە خانەی پێنجەم. ماوەی مانگێک و نیو زیاترە خۆمان ئامادە کردو بۆ بوتوڵەی تۆپی دەستی کوردستان. ئێمە ڕاستە یاری یەکەمان بەرامبەر بۆ بەڕامبەریانەی ڕوانز، یاری دووەمان بەرامبەریانەی هەولێر دۆڕاند. ئەوڕۆ تەمەنایەوەمانە کرد یاریەکە ئەنجام بدەین و بیکەین، بەڵام بەداخۆ بۆی ئامادە نەبوونیانەی مەخموور یاریەکە نەکراوەش فرسەتێکی باشە بۆ ئێمەکەوە ئیستراحەتێکی باشتر بکەین، بەڵام ئەوەی لە توانای ئێمەدەوە لە تااقەتی ئێمەدا زۆر زیاترە لەو دوو یاری ئەنجاماندەوە. ئەمە بەنیازی ئەوەین ئەگەر بە پلەیەکەمیش نەبێ تاکو ئێستا مەلمانەوە بە پلەی دووەم سەرکەوین بۆ خولی نایبی کوردستان و لە خولی نایبی کوردستان ئەنجامێکی باش چاوەڕمان دەکات، چونکە هەم یارزانەکانمان گەنج و خیبرەتێکەرمان کردووە بۆی تیپێکی تۆکمە دروستکەین. لە یاری دووەم هەردوویانەی تەختەق و ڕەواندز بەیەک گەیشتن. یاریەکە بەهێزێکی زۆری بەخۆیەوە بینی و دوای ڕکابەری هەردوویانە بۆ سەرکەوتن و خۆ جێگیرکردن بۆ یانەکانی پێشەوە. تەختەق بە جیاوازی 4 گۆڵ یاریەکەی لە ڕەواندز بردەوە بە ئەنجامی 34 بە 30 گۆڵ، بەڵام ئەوەی جێگای سەرنج بوو لە یاریەکە ڕوویدا. لە نیوەی دووەمی یاریەکە هێرشکرا سەر نابژوانی یاریەکە. دوای 40 خولەک لە وەستانی یاریەکە یەکێتی تۆپی دەست بڕیاریدا بە تەواوکردنی یاریەکە. بەم جۆرە تەختەق بۆ خاوەنی 4 خاڵ و هاتە خانەی سێم و ڕەواندزیش چووە خانەی چوارەم بە 3 خاڵ. ئەوڕۆ لە سەرەتادا یاریێکی زۆر خۆشمان کرد بەڕاستی، یانەی ڕەواندزیش ئاستێکی باش پێشکەش کرد، بەڵام ئێمە بەلایەتی یاریزانەکان کە ئەزموونی چەند ساڵیان هەیە توانیمان بەوەردەوام لە پێشەوان بین، بەڵام لە خولەکی 19 تایمی دووەم هەندێک پشێوی ڕوویدا ئەوە بوو ناوژوان یاریەکەی تەواو کرد لەبەرەوەی هێرشیان کردە سەر ناوژوان و سەرپەرشتیار یاری، بەڵام دواتر نازانم بە چ هۆکارێک و چه علاقاتێک با بڵێن بەو شێوازە 11 دقە یاریمان کردو، ئەوەش دوایی 40 دقە لە ڕاوەستان، یعنی ئەمە هەموو سار ببووینەوە با بڵێنەوە ڕاضەیە دووبارە دەستمان پێ کردو توانیمان جیاوازەکە زیاتریش بکەین. لە یاری سێم و کۆتاییش یانەی سێمێڵ میوانداری بەردەڕەشی کردو. سێمێڵ یاریەکەی بە ئەنجامی 23 گۆڵ بەرامبەر بە 17 گۆڵ لە بەردەڕەشی بردەوە و سێمێڵ خاڵەکانی هاوشێوەی هەولێری پێشەنگ لێ کرد بە 6 خاڵ لە خانەی دووەم دێت، بەردەڕەشیش بە 2 خاڵ لە خانەی پێشکۆتاییدایە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.